خوایە بەم عەزەمەتە بەم گەورەییە ئەرز و ئاسمانی بۆ دروست کردووی لەسەر و ئەرز و ئاسمانەوە لەسەر و ئەم هەموو کاکێشان و کەوکەبانەوە خوای گەورە لەسەر و عەرشەوەیە ئاگای لە تۆیە کاڵی ئەڵڵاهو ئەکبەر خوای گەورە ڕووی ئەنێ بەڕووی تۆ بەرامبەر تەوەستی ئەڵڵا ئاگات لینێ بەرامبەر یەکەم شت کە پێویستە ئیستیقامە وەربگرێ بەردەوامی وەربگرێ بە ڕێزان دڵی ئینسانەکەی کە پێویستە بەردەوامی وەربگرێ لە پەیوەندی لەگەڵ خوا چونکە دڵ سەرچاوەی ئیعاز و ئاراستەکردنی هەموو ئەندامەکانی تری لەشە ئینسان کە خوای خۆشەوێ بە دڵ خۆشی ئەوێ کە خۆشەویستی ئیمان ئەچێتە ناخی لە دڵا خۆشەویستی جێگیرە بێت بۆ سۆربوونی ئەجر و سەوابەکانمان بە هەموو عادەتەکانمان بگۆڕین لە بۆ عیبادەت پێغەمبەری خوا دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێک یەک ڕۆژ لە ڕاهی خوای بە ڕۆژی بی من صامە یەومەن فی سەبیل الله یەک ڕۆژ لە بۆ خوای دەفەرمی 70 ساڵ ئاگری جەهەنەم لە ڕووی دوور دەکەوتەوە سبحان الله